لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 250 لوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أهل الكتاب لم تكفرون بآيات الله والله شهيد على ما تعملون. خوای گەورە سبحانه وتعالى فرمان پیغمبر دکا صلى الله عليه وسلم قل پیام بڵێ يا رسول الله يا أهل الكتاب يا أهل الكتاب واتواني كتابيان پێبەخشرایە لما تكفرون بآيات الله لبرتي كفر بآتكاني خواي گەورە دەکەن سبحانه وتعالى والله شهيد على ما تعمل لكاتێک دا الله سبحانه وتعالى شاهد لەسەر کار و کردەوەکانتان. کەواتە ئەهلی کتاب وەکو زانایان لێردا دەفەرمون زیاتر مەبەست لێی جوولەکەیە ئەوجا ئەوان بن یاخود جوولەکە و دیان بەڵام ئەوەی کە مفەسرین دەفەرمون زیاتر مەبەست لە جوولەکەیە. قل يا أهل الكتاب لما تكفرون بآيات الله لو كفر بآتكاني خوا دەکەن سبحانه وتعالى دیارە ئاتەکانی خوا سبحانه وتعالى ئەوەی کەوا لە تەورات و ئینجیلیش لە بۆ ئەوان دابەزیە و بە تایبەتی کاتێکەوە باز لە باسی پێغەمبەر صلى الله عليه وسلم هاتنی پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام بەو نیشانانەی کەوا لە بۆیان باس کرا کاتێکەوە هاتیە و ئەوان کوفری پێ دەکەن و یاخود لۆ کوفر بە ئاتەکانی خوا دەکەن سبحانه وتعالى کە لە قورئانی پیرۆز هاتیە کە تەصدیقی تەورات و ئینجیلەکەی کەوا لەگەڵەنگۆ کە بە پێغەمبەرەکەی گۆ بەخشرایە لەبەرچی کوفر بە ئاتەکانی خوای گەورە دەکەن لە کاتێکدا کانگۆ ئەهلی کتابن کەواتە کاتێککە بە ئەهل الکتاب دەست پێ دەکاتن ئەوە لە بۆ ئەوەی کەوا هەست پێ بکەن مەسئولێت سەرشانیان زۆر قورسە ئەنگۆ کەسانێکی جاهل نین ئەهلی کتابن واتە کتێبی خوای گەورەتان پێبەخشرا علمتان پێ هەیە کەسێکەوە بە عیلمەوە کوفر بکاتن زۆر جیاوازە لەگەڵ ئەو کەسێکەوە بەبێ عیلم و بە زەهلەوە کوفر دەکات هەردووچی هەر تاوانە بەڵام ئەوەی کەوا ئەهلی کتابە بە تەئکید تاوانی گەورەترە لەبەرچی کوفر بە ئاتەکانی خوای گەورە دەکەن ئەو ئاتانەی خوای گەورە سبحانه وتعالى لە تەورات و ئینجیل کە باز لە هاتنی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئاتەکانی قورئانی پیرۆز کە هەمووی تەصدیقی تەورات و ئینجیلە ئەو موعجزاتانەی کە بە پێغەمبەر بەخشرایە صلی الله عليه وسلم هەمووی ئاياتی خوایە لەبەرچی کوفر بە ئاتەکانی خوای گەورە دەکەن و بزانن الله سبحانه وتعالى شاهدە بەسەر کار و کردەوەکانتان بترسێن کە خوا شاهدە واتە بترسێن لە نەتیجە و عاقبەتی ئەوەی کەوە لە بەرچاوی خوا و بە عیلمی خوا سبحانه وتعالى كفر بآتكان خوادكن. قل يا أهل الكتاب لم تصدون عن سبيل الله من آمن تبغونها عوجا وأنتم شهداء. پیغمبر يا رسول الله يا أهل الكتاب لم تصدون عن سبيل الله. صد بمعنى منع ده واتل برسي لم تصدون عن سبيل الله بوين مانعك لسر رجاي خواي گەورە سبحانه وتعالى كوا دينكيتي لبرتسي بوين مانعك لسر رجاي خواي گەورە خرچي منع دكن لما تصدون عن سبيل الله من آمن لبرتسي اواني كوا ايمانيان هنا صديان دكن منعيان دكن ديارا بابلين اهل كتاب بوهمو تحريفاتي كوا كتاب خوان كرديه دەیانەوێ ئیمانداران منع بکەن لەوەی کەوا ڕێگای خوای گەورە بگرنە بەر لما تصدون عن سبيل الله من آمن دیارە ئەوان کەوا لەسەر ڕێگای خوای گەورە وەستاینە و خەڵکی منع دەکەن هەم خەڵکی کافر منع دەکەن کە بێتە سەر ئەو ڕێگایە هەم خەڵکی ئیماندار کە ئیمانیان هینایە دەیانەوێ منعیان بکەن و هەڵیان جێڕنەوە کەواتە لما تصدون عن سبيل الله واتە بووینە مانعێک لەسەر ڕێگای خوای گەورە بە تایبەتی لە بۆ من ئامەنە لە بۆ ئەو کەسانی کەوا ئیمانیان هینایە لە بۆ ئەو کەسانی کەوا ئیمانیان هینایە طبعا هەردووچی هەر جەریمەیە کاتێکەوان خەڵکی منع دەکەن لەوەی کەوا کەسانش کافر بێنە سەر سەبیل الله و مسلمان بن جەریمەیە و جەریمە لەوەش گەورەتر کاتێکەوە ئیمانداران ئەوەی ئیمانیان هینایە دەیانەوێ هەڵیان جێڕنەوە لەو دینەی
کەواتە هەردووشی جەریمەیە بەڵام ئیدووەم گەورەتر لۆی خوای گەورە تەرکیز لەسەر ئیدووەم کردێ تەصدون عن سەبیل الله من ئامەنە ئەوەی کە ئیمانی هینایە دەتانەوێت منعیان بکەن لە دینی خوا و هەڵیان جێڕنەوە تەبغونها عیوەجا چیتان دەوێ ئەنگۆ ئەوەی کە ئەوان دایانێ خوای گەورە دەفرێت تەبغونها وتتطلبونها دەتانەوێ خواربی واتە ئەو ڕێگای خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە ئەنگۆ بووینە مانعێک لە سەری وەستاینە لە بۆی خەڵکی هەڵگێڕنەوە لەو دینە و خەڵکی منعکەن لەوەی کە ببنە موسڵمان دەتانەوێت ئەو ڕێگایە خوار و خێزبی لە کاتێکدا سیراتی خوای گەورە و سەبیلی خوای گەورە مستەقیمە وأن هذا صراطي مستقيما کەواتە ئەو ڕێگا ڕاستەی کە خوای گەورە بەڕاستی نادیتی هەر ئەو ڕێگایشە دەتگەینی بە بەهەشت و بە ڕەزامەندی خوای گەورە دانێ ئەو ڕێگای خواربی تەبغونها عیوەجا و ئەوانەی کەوا گرتیتیانە بەریش دەیانەوێ واتە ئەو ئیماندارانەی کەوا هاتینە ئیمانیان بە ڕێگای خوای گەورە هینا و بە ئیسلامەکە و بەو سڕاتە المستەقیمە کە خوا دەیە سوبحانەهو وتەعالا دەتانەوێ ئەو ڕێگای ئەوان کە گرتیتیان بە کە ڕێگایشی ڕاستە خواری بکەنەوە سبحان الله وتەبغونها عیوەجا واتە لە زیاتیەوە لەسەر تەوحید بن دەتانەوێت تووشی شرکیان بکەن لە زیاتیەوە لەسەر سنت بن دەتانەوێت تووشی بیدعەیان بکەن لە زیاتیەوەی کەوا بەو شێوەی کە خوا دەیەوێت سبحانەهو وتەعالا وەلایەن لە بۆ خوای بی بەڕاو تەبەڕایان لە ئەهلی کوفر بی ئەنگۆ دەتانەوێت بە پێچەوانەوە بی وەلایەن لە بۆ ئەهلی کوفر بی تەبەڕا لە دینی خوای گەورەی ڕاستەقینە بکەن ئیتر تەبغونها عیوەجا دەتوانەوێت خواربی ئەو ڕێگایە سبحان الله ئەوە ئوسلوبی ئەهلی کتابە و هەوڵی ئەهلی کتابە لە دێرین زەمانەوە هەتا ئەوڕۆ هەتا ڕۆژی قیامەتێش دەبنە مانعێک لە ڕاستە ڕێگای خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوە کە ئیمان نەهێنا ئیمان نەینێ ئەوە ئیمانشی نایە هەڵی گەڕێنەوە و هەروە دەشیانەوێ ڕێگاکە خواربی لە جیاتی ئەوەی کەوا صراط المستقیم بی صراطەکی معوج بی والعیاذ بالله کە خوا نایەوێ سوبحانەهو وتەعالا وتەبغونها عیوەجا وأنتم شوهەداء لە کاتێکدا ئەنگۆ شاهێدن لەسەر ئەوەی کەوا سیراتی خوای گەورە و ڕێگای خوای گەورە ڕاستە واتانگۆ بە خۆتان شاهێدی دەن کە ئەو سیراتە حەقە لە کتابەکانی خۆتان بەڵگەتان پێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ئەویان ئەو پێغەمبەرێکەوە مژدەی پێدرا کتابەکانی گۆ هەر ئەو قورئانەیەکەوە مژدەی پێدرا بە هاتنیکەوە کەلام اللهە کەواتە بە جەهلەوە نایکەن بە عیلمەوە دەیکەن وما الله بغافل عما تعملون وبزانن الله سبحانه وتعالى بێئاگانیە لەو کارو کردوانەی ئەنگۆ دەیکەن کەواتە ئێسان هەڕەشەیە بێئاگانیە لەو کارو کردوانەی کە ئەنگۆ دەیکەن بەڵکو خوای گەورە ئاگادارە سبحانه وتعالى وکە ئاگاداریشە بە تەئکید خوای گەورە سبحانه وتعالى حسابتان لەگەڵ دەکا بە تەئکید جەریمەیەکی گەورەی ئەنجامی دەن و هەروها سزاش دەدرێن لەسەری يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين جا خوای گەورە دەفەرمی ئەی کۆمەڵی باوەڕداران ئەگەر جۆرایەلی کۆمەڵێک بکەن لە ئەوانەی کەوا کتابیان پێبەخشرایە يردوكم بعد إيمانكم كافرين لە دوای ئێوە کەوا ئیمانتان هینایە ئەگەر جۆرایەلی ئەوان بکەن پاشی ئیمان هینانەکەتان ئەنگۆ هەڵدەگەڕێنەوە لە بۆ کوفر يردوكم بعد إيمانكم كافرين کەواتە تووشی ئێرتدادتان دەکەنەوە لە دین والعیاذ بالله جا لێردا دەفەرمی إن تطيعوا فريقا کەواتە هەموو ئەهلی کتاب وانە کۆمەڵێک لەوان بەڵکو وەکو لە سوورەتی ئەلبەقەرە دەفەرمێن كثيرا منهم زۆربەیان ئەوهان بەڵام کەمێکیان وەنین لۆیە خوای گەورە دەفەرمی بە ئینسافەوە هەمووی وانین بەڵام ئەوانەی کەوانە ئەگەر جۆرایەلیان بکەن يردوكم بعد إيمانكم كافرين لە دوای ئەوەی کەوا ئیمانتان هینە ئەگەر جۆرایەلیوان بکەن هەڵدەگەڕێنەوە لە دینەکەتان کافر دەبنەوە والعیاذ بالله جا دەفەرمیتن وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله جا خوای گەورە سبحانه وتعالى بەصیغەیە کەوا دەفەرمی ئەوە دوورە لەنگۆ کافر ببنەوە لە کاتێک وأنتم تتلى عليكم آيات الله لە کاتێکدا ئەنگۆ ئاەتەکانی خواتان لۆ دەخوێندرێتەوە بەسەرتان دەخوێندرێتەوە وفيكم رسوله و پێغەمبەرەکەی لە ناوتانە کەواتە بە تایبەتی لە جیلی سەحابەی لەسەر چه ئەساسێک زۆر دوورە لەنگۆ ناوەشێتەوە
کافر ببن لە کاتێک هەڵگەڕێن لە دین لە کاتێکدا کە ئاتەکانی خوای گەورە بەسەرتاندا دەخێنرێتەوە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم و خودی پێغەمبەرش لە ناوتانە وفیکم ڕەسوولو کەواتە بەڕاستی وەکو زانان دەفەرمون هەڵگەڕانەوە لە عەهدی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاکوتیک بووە زۆر کەم بووە بەڵام چونکە ئەوان دوو نیعمەتیان تێدا بووە یەکەم ئاتەکانی خوای گەورە ڕاستەوخۆ بەسەریاندا دەخێنراوە کە لەلایەن خوای گەورە بە پێغەمبەر دەبەخشرا صلی الله علیه وسلم ئەوش لە بۆهانی دەخێندەوە واروە خودی شخصی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە ناویان بووکەوە چ ڕەحمەتێک بووە وفیکم ڕەسوولو بەڵام لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاتەکان مایە وفرموده ڕاستەکانی پێغەمبەریش ماس ڕاستن بەڵام شخصی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نەمایە طبعا تەئسیراتی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەش قورئان و سونە حجەیە ئەو جا لەگەڵەوەش فعلا لە زەمەنی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بەکەمی هەبووە مرتد بوویتەوە بەڵام لە دوای وی ارتداد زیاتر بووە لە دوای هەتا وەکو ڕۆژی قیامەتی زیاتر دەبێت بەڵام معنای ئەوە نییە کەەوە حجە نییە نەخێر حجە هەر مەوجودە قورئان و سونە هەر مەوجودە ئەوەی کەوا بە دوای حەقدا بگەڕێ بە تەئکید هەر دەیبینیتەوە خوای گەورەش مۆفەقی دەکات بەڵام بە تایبەتی جیلی سەحابە زۆر دوورە لێیان کەوا کافر ببنەوە لە کاتێکدا ئاتەکان بەسەریاندا دەخێندرێتەوە و خودی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ناویان مەوجودە ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم جا خوای گەورە سبحانه وتعالى ڕێگاکەمان نیشاندا هەم لە بۆ سەحابە هەم لە بۆ جیل دوایەوە هەم لە بۆ ئێمە و هەتا ڕۆژ قیامەتێش باشە بە چ شێوەیەک چ بکەین تاوەکو ئەهلی کتاب نەتوان تەئسیرمان لێ بکەن و هەڵمان گەڕێنەوە و والعیاذ بالله لە دوای موسڵمان تووشی ارتداد بینەوە لە دوای موسڵمان بوون تووشی ارتداد بینەوە خوای گەورە ومن يعتصم بالله هەر کەسێک اعتصام بەخوا بکە فقد هدي إلى صراط مستقيم أو هداية ددري إلى صراط المستقيم اعتصام لمنع هاتية اعتصام بمعنى منع دلنا لغته لو إذا أنا دفن اعتصام بمعنى التجاء ده واتهر كسك بناب بات برخواي جور منعي دكالوي كواهل قريتوا هر كسك بناب بات برخواي جور كواتو ما يعتصم بالله ويلتجئ إلى الله هر کەسێک پەناب باتە بەرخوای گەورە سوبحانه وتعالى خوای گەورە منعی دەکاتن بۆی کەوا هەڵگەڕێتەوە والعیاذ بالله لە پاشەوەی کەوا ئیمانی هێنایە دیارە اعتصامیش بلا التجاء بەخواش کو دەبی بە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین دەبی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەو اعتصامە بەچی دەبی ڕێگای التجاء و پەنابردنە بەرخوای گەورە بەو دوو شێوەیە دەبی بعبادة أنزامدان لبو خواي قولة إياك نعبد بتاك تنيا وإياك نستعين وبناب دي برخواي قولة توكلت لسر خوابي سبحانه وتعالى اعتماد لسر خوابي نك لسر عملي خود بي كواتبو دوشتا وراستي أو كسا اعتصامي بخواي قولة كلي التزاي بخواي قولة كلي بناي برتبر خواي قولة خواي قولة منعي دكالوي كواهل قريتوا كواتا أو دوشتا زور مهمة كخواي قولة فرماين بيكتني لنا ونجا كان من رجاء بلايك بحفظ جار سورة الفاتحة بخينا إياك نعبد وإياك نستعين وبعملش بيسلمين فعلا همو عبادتي لبو خوابي شريك لبو خواي قولة بالريان ندى وهروها داواي يارمتي تنها لخوابك أو بري توكل شي لسر خوابي سبحانه وتعالى أو اعتصام كرنا بخوا أو التجاء وبنابرنا لبخواي قولة هل كسيتش شوابك فقد هدي إلى صراط مستقيم أو هداية ددري لا خوا سبحانه وتعالى هداية توفيق ددري وهرو على لاني پیغمبر صلى الله عليه وسلم حتى وكو أو ما أبو باشان لباش وفاتيو با سنتكيو بو علمانك وشوين كوتو ميلاد قري پیغمبر صلى الله عليه وسلم ريقان راستي نشان ددريو ولا لا خواهي ورش هداية توفيق ددريتن لبو صراط المستقيم لبو أو راست ريقاي كخوا بي رازية ديگين تبهشتي بانو برينو ديگين ترازامن دي خواهي قورا بو الشيوي دور دكوتو لوعي وجو خواري خويتسي كوا أوان ديانا بيه ئەوانەی کەوا ئەهلی کتاب کە دەیانەوێت گومڕای بکەن ئیتر بەڕاستی تاکە ڕێگا لە بۆ ئەوی کەوا گومڕا نەبێ ئینسان تاکە ڕێگا لە بۆ ئەوی کەوا پارێزراوی لە کەید و تەختیت و جوژمنانی ئەو دینە ئیعتیسامکردنە بەخوا ئیعتیسامکردنیش بە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینە لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا دەست بە ئاەتەکانی خوای گەورە دەگرین سوبحانەوە وتەعالە بە فەهم بە تێگەیشتنەوە ئەوجا بە عەمەلیش بالضبط بەو شێوەی عیبادەتی خوای گەورە دەکەن کە خوا دەوێ بەبێ شەریک بە تاک و تەنیا هەموو عیبادەتمان لە بۆ خوابی سوبحانەوە وتەعالە و هەروەها ئەو پەڕی تەوەکولیشمان لەسەر خوابی ڕەجامان وایە لەو کەسانە بین کەوا هیدایەت بدرێن لە بۆ سڕاتە المستەقیم لەسەری بژیان
ولسه لي شي بمرين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.